جعلنا نومكم سباتا خدا لسورەتی نەبە فەرمیەتی. بینەرانی ئازیز خۆشەویستان، وەک هەموو جارێک لە بەرنامەی ڕوانگەی پەروەردەیی هەوڵ دەدەین کە بابەتێکی سەنجڕاکێش بورژێنین و بیخینە سەر مێزی گەنگەشەکردن. ئەمڕۆ باس لە چەند ڕێگەیەکی نەناسراو دەکەین کە مرۆڤ تێیدا فێربوونی خێراتر دەکاتن، واتە ڕێگە نەناسراوەکانی فێربوون کە ئێمە لەوانەیە پێی ئاشنا بین بەڵام زانیاری تەواومان لەسەری نەبێ، یا هەر بەکاری شنێنی نەزانین کە ئەمە ڕێگەی فێربوونە. کورد دەڵێتن بردی بچووکیش سەردەشکێنێ. مەبەستی ئەوەیە شتێک ئەگەر بچووکیش بێ و بژێی مەخە، چونکە ئێمە لە شتە بچووکەکانیش فێر زۆر شت دەبین. بۆ ئەم بەرنمەیە هەزمان کرد میێوانداری مامۆستا ڕەهبەر مەسعود بکەین کە ڕاهێنەری پەروەردەیە لە بواری پێداگۆجی و ڕێگەکانی وانەوتنەوە. مامۆستا ڕەهبەر زۆر بەخێربێی. مامۆستا ڕەهبەر تەکنیکی زۆر هەیە لەسەوەی کە مرۆڤ بتوانێت خێراتر فێرەشتەکان ببێ. زۆربەی قوتابیان لە سەرەتای دەستپێکردنی قوتابخانە ئەگەر مامۆستایەکان ئەو تەکنیکانیان بۆ باز بکەن، لەوانەیە شێوەی خوێندن و فێربوونیشان خێراتر بێتن. بەڵام ئەو ڕێگانە هەندێکیان شاراون، بۆیە من حەزم کرد ئەمڕۆ لەگەڵ بەڕێستان کە خاوەن ئەزمونن لەو بابەتەی باسی 2 تا 3 لەو تەکنیکانە بکەین و زیاتر ئاشنابین پێیان و هەروە بینەرانی ئازیزیش پێی ئاشنابن. مامۆستا تەکنیکی یەکەم ئایا ئاساییە مرۆڤ لە کاتی نووسن فێرە خوێندنی یا فێرە شتێک ببێتن؟ لە زمانی ئینگلیزی پێی دەوترێ هیپنۆپیدیا، واتە فێربوون لە کاتی نووسن. شتێکی وا هەیە؟ زۆر سوپاس مامۆستا پەیوەند. گرنگە ئێمە بەردەوام گومان بخێنە سەر بیرۆکە پەروەردەییەکان، هەڵوێستە پەروەردەییەکان یان کردەی پەروەردەیی کە لەناو قوتابخانەکانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت و بالفعل ئەو بابەتەی کە جەنابەت باسی دەکەی بابەتەکی نوێ و شایانی ئەوەیە کە گەنگەشە بکرێت. بەڵام بەداخەوە یعنی مامۆستایان کەمتر لەو بوارە نەناسراوانە ڕاهێنانیان پێدەکرێت یا بۆ نمونە دەخرێن ناو گفتوگویەکی ڕاستەقینە و واقعیەوە. مامۆستا پەیوەند هەندێک چەمکی دیکەش هەیە جگەل لەوەی کە ئێستا دێمە مەسەڵەن بەوردی سەرنج دەخەمە سەرەوە بابەتەی، بەڵام بۆ نمونە چەمکی خۆفێرکردن هەتاوەکو ئێستا لە ناو هەرێمی کوردستان بۆ نەبووتە بەشێک لە هۆشیاری قوتابی کورد کە ئەوەی پێ دەڵێن سێلف لێرنینگ، خۆی هەوڵ بدە خۆی فێر بکاتن. بۆ فێربوونی بەردەوام زۆرێکی دیکەی فێربوونە، بەڵام کۆنتینیوەس لێرنینگ، یعنی فێربوونێکە ئینسان بە بەردەوام شتی نوێ فێر دەبێت، یان فێربوون بە درێژایی ژیان، لایف لێرنینگ پرۆسس، ئەوەی کە فێربوون بە درێژایی ژیان، یعنی ئەو قوتابیە خاڵێک نییە، شتێک نییە لی بوەستێ، یا مامۆستا بۆنە ئەوە نییە کە بڕوانامەوە بگرێ و ئیتر تەواو لێی پاڵداتەوە، یا مەلا ئەوە نییە کە ئیجازەی 12 علم وەرگرێ و ئیتر تەواو لێی پاڵداتەوە برێ من چی دیکە فێر نابم. فێربوون بە درێژایی ژیان بزە بەدێکێکی دیکە لە ڕێگانە ناسراوەکان کە دەتوانین بڵێن تەکنیکە، چونکە ئێمە تیۆریاکانی فێربوون و فێرکردنمان هەیە کە ئەوانە کۆمەڵێک تیۆریای سایکۆلۆژی لە پشت ئەو بابەتانن، لەگەڵ کۆمەڵێک تەکنیکمان هەیە لە بۆی بتوانین فێربین. یەکێک لەو تەکنیکانە بریتە لەوەی تەلەبە زووتر بچێتە ناو جێگاکەی خۆی و ئەنجا ئایا بە تەسجیلێک بێ، یعنی گوێ لە شتێک بگرێ یا خۆی تیڤێک بەکاربێنێ، هەر کەرەستەیەکی فێرکاری بەکاربێنێ لە کاتی نووسن، ئەوەشیان بزەبت بابەتێکە و تێستیش کراوە، توێژینەوەشی لەسەر کراوە و توێژینەوەکان ئەنجامی ئەرێنیشی بەدەستەوەداوە کە بزەبت ئەو بابەتە قوتابیان دەتوانن سوود تەنانەت لە کاتی نووسنی وەرگرن. طبعاً مامۆستا پەیوەند فەلسفەی ئەم بابەتە یا بڵین حکمت لەم بابەتە چییە؟ حکمت لەوەیە کە مرۆڤ بتوانێت ئەو 24 کاتژمێرەی کە لە ڕۆژێکدا هەیەی بتوانێت یعنی سوود لە هەموو کاتەکان وەرگێت. نووسنیش هەر کاتێک نەبێت تەنها لە بۆ ئیستراحەت، بەڵکو بە جۆرێک ئیستغلال بکرێ هەتاوەکو بتوانن لەو فترێش کە چەند ساعتێک کە 7 ساعتە 8 ساعتە سوود وەربژرێت لە بۆ پرۆسەی فێرکردن. طبعاً تیۆریای پشتی ئەم بابەتە چیە؟ تیۆریای پشتی ئەم بابەتە ئەوەیە کە ئێمە بتوانین لە کاتی نووسن
عقلی ئاگامان conscious mind عقلی ئاگامان کە دەسێتە حاڵەتی دیپ یا حاڵەتی قوڵەوە طبعا عقلی نائاگامان لەو حاڵەتە بەکار دەکەوێت یعنی ئەو وەختەی کە عقلی ئاگا ئەکتیڤە کارایە عقلی نائاگا نائەکتیڤ و ناکارایە لەو حاڵەتەی کە ئینسان هۆشی ینی هۆشی دەچێتە خەوەوە بەڵام عقلی نائاگای ئیش دەکە ئاکتیڤە ئەو کات عقلی ئاگانستوە و مەشغوڵ نییە بەزەبت عقلی نائاگا کاری خۆی دەکاتن تەبەنەوە تیۆریاکانی فرۆید و دەروون شکاری پشگیری ئەم بابەتە دەکەن تەنانەت دەرون شکاری نوێش هەر پشگیری ئەم بابەتە دەکە کە بزەبت نست یان عقلی نائاگا بەشێکی سەرەکیە لە ناو سیستمی بیرکردنەوە و سیستمی زانینی ئینسان فێربوون و زانینی ئینسان لێرەدا دەبێتە چی مامۆستا پەیوەند دەبێتە چۆنیەتی پرۆگرامکردنی عقلی نائاگای قوتابی بۆ ئەوەی بتوانێت شت فێر بێ لە کاتی نووسن ئەوەی کەسە نەزی ڕاشام کاتی خۆی توێژنەوەکەم لەسەر و بابەتە خوێندەوە ڕاستی بەڵام بە قوڵی نەچوومە ناو بابەتە ئێستا کە باست کرد بە قوڵی چێ ناو لایەنی با بڵێن سایکۆلۆژیەکەی کە عقلی ئاگا و نائاگا کار لەو شتە دەکاتن قوتابیە کە بوو لە کار لەوانەی کیمیا دەیوت شێوگەکانی کیمیان پێلەبەر ناکرێت پێ لە ئەزبەر ناکرێت چونکە ئەو یەکە لە بابەتەکان کە قوتابی دەبێت بیزانێ هەتا بتوانێت دوای ئەوە شتەکانی تر فێر بێت لە بابەتی کیمیا جاوتی دەنگی خۆم لەسەر لێک لە شریتەکان تەزی کرد لەسەر سیدێک تەزی کرد بە ئەو کاتی سیدی و شتی وابوو کە باز دەکەم شەوانە دەنجی خۆم جێ دەگرت لە کاتی نووسن بە 3 ڕۆژ تا 4 ڕۆژ توانی بووی شێوەژی کیمیاوی زۆربەی مادە کیمیاوەکان لەبەر بکاتن ئەو پرۆسی کە تازە باست کرد کەواتە ئەو زانیارەی نردووە بۆ عقلی نائاگا ئیدی لێوەندە دەچەسپێ و لە یادگا دەمێنێتەوە بۆ ماوەیەکی درێژخایەن دەربارەی نووسن کە ئێمە باسمان کرد تازە هەروەها بۆ زۆر جار ئێمە بە قوتابیان دەڵێن زووتر بنون کاتی نووسنت بخەرە بۆ نمونە کاتژمێر 8 یا مەسەلەن پێش 8 وەروە ئەگە سیر بکەیت لە کۆنەوەش باو باپیرانمان لە دوای نوێژی ئەیشا هەوڵیان داوە نووسونە و بەیانیش لە دوای نوێژی بەیانی هەڵساون خەڵکی زۆر تەندروستتر بووینە لە چاو ئێمە لە چاو ئەو جیلێک کە ئێستا ئامێتەی داینە کە نەخۆشیان کەمتر بووە هۆکاری ئەوە چێکە ئێمە بە قوتابیان دەڵێن زووتر بنون باشترە خوێندنتان مەخەنە شەو خوێنتان بخەنە پێش ئەوەی تاریشی داوەیە خوێنتان بخەنە بەیانی زووەکان دەتوانی بە کەمێک باسی وەشمان بۆ بکەین بالفعل مامۆستا پەیوەند ئەوەی جەنابەت باسی دەکەی وایە بۆ نمونە کاتی خۆی فەلسفەیەک هەبووە لە زوو نووسن فەلسفەیەک هەبووە تەنانەت لە ناو بابەتەکانی تەسەوف و سۆفیزم و ئەوانەش زوو نووسن و زوو لە خەو هەڵسان ئەوەش یعنی فەلسفەیەکی تێدا هەبووە ئەگەر لە ڕووی مێتافیزیکیەوە باسی بابەتەکە بکەین على ئەساس لەو فترەیە بەرەکەتێکی تێدا هەیە یان ئەو فترەیەکی زۆر تایبەتە ئەوەی کە جەنابەت لە سەرەتادا ئاەتەکەت خوێندەوە وەجعلنا نەوبەکم سوباتە بەمانای ئەوەی کە ئینسان طبعا سوبات یعنی ئەو وەرزەی کە تۆ دەچێتە ئەوە ینی زۆرێک لە سەربوونە یعنی وەکو بڵێ چالاکیە ئاشکراکانی خۆی ڕادەگرێت چاوەڕێی دەرفەتێک دەکات بۆ ئەوەی ئینجا بێتە دەرەوە و چالاکیەکانی خۆی دەست پێ بکاتەوە سەوز بێت وانە بچێتە ناو پرۆسەی سەوز بوون و گەشەکردن و ئەو بابەتانە بڵێ دیارە کاتی خۆی مرۆڤەکانی پێشترێش گردونیان وەکو یەک سیستەم تەمەشا کردووە ینی بۆ ئینسانیان وەکو بوونەوەرێکی سربەخۆ تەمەشا نەکردووە ئینسان ڕەبتی هەبووە لەگەڵ شەو ڕەبتی هەبووە لەگەڵ ڕووداوە گردونیەکان ڕەبتی هەبووە لەگەڵ جیهانی ڕووەک ئیتر ئەو هەماهەنگی و هارمۆنیە کە لە شەودا زوو نووسن مەسەرەن دێتە دی ڕەنگە پەیوەندی بەوە هەبێ کە وزەی ڕۆحی لەو حاڵەتە دەتەقێتەوە یا ئامادە دەبێت لە بۆ فێربوون طبعا ئەوەی دوزار لە بیرمان نەچێ مامۆستا پەیوەند ئەوەی ڕەسەنە لە ناو ناخی ئینسان لە ناو قاوەرەی ئینسان بریتە لە ڕۆح بریتە لە گیان تیۆریەکانی ئێستای پەروەردە و دەروون ناسی و سایکۆلۆژیا و کۆمەڵناسی ئەوانە پشگیری ئەوم بابەتە دەکەن تەنانەت سایکۆلۆژیای دینیش ڕێلیجیس سایکۆلۆژی ئەویش پشگیری ئەوە دەکاتن بۆیە
فرمودەیەکی پێغەمبەریش هەیە درودی خوای لەسەر بێت دەڵێ خودایە بەرەکەت بخەیە سبەینەکانی ئومەتەکەی من ئەوانەی کە زوو لە خەو هەڵدەستن سبەینەکان ئەو فترەیە یعنی کە تیشکی خۆر دێتە دەرەوە تەنانەت پێش تیشکی خۆریش ئەو سبەینانە کاتی خۆی لە حوجرەکاندا نابوو لە بۆ خوێندن تەنانەت دەڵێن ماوەستە پەیوەند ئەو لە فەقێ و لە مەلاکان ئەوم بیستوە دەڵێن قورسترین بابەتەکانی ئەو کاتی کە لە مەلایەتی دەخوێنرا هەڵمان دەگرت لە بۆ بەیانەکەی زوو پاش نوێژی بەیانی کە ئینسان ئەو کاتە یعنی لە حاڵەتەکی فرێژدایە لە حاڵەتەکی ئامادەدایە حزوری هەیە لە بۆ وەرگرتنی ئەو بابەتانە بۆیە من پێم وایە جەنابەت بابەتێکی زۆر هەستیارت هەڵبژاردووە ئێمە پێویستە لە زۆر بابەت بگەڕێنەوە سەردەمی پێش مۆدێرن پێش مۆدێرن تەبان بەمانە زەمانیەکەی نا بەمانە تەقلیدی و عورفیەکەی پێش مۆدێرن بۆ نمونە زۆر گرنگە قوتابیانی خۆمان هەم بدەین کە زوو بستنە مثلەن ناو شوێنی خۆیان لە بۆ نووسن ناو جێگا و ئەوەش بە ینی بڵێم ئەو بابەتە دەڵێ ئەو پێش نووسن ماوەستە پەیوەند هەر شتێک کە پەیوەندی بە فێربوونەوە هەیە پێش نووسن ئەگەر مرۆڤ پێداچوونەوەی لە بۆ بکە کە بەیانی هەڵدەستێت یەکەم شت کە دێتەوە ناو عەقڵی ئاگای ناو ئاگا کە دێتەوە ناو عەقڵی ئاگای بریتە لەم بابەتە یەکسەر دێتەوە بابەتی پێشخەوتن پێشخەوت بەڵام خەوتنێک لە کاتێکی زوو نەک خەوتنێک لە پاش بزەبدا خەوتنێک لە کاتێکدا کە ڕۆحی ئینسان ئامادەیە لە بۆ ئەو خەوتنە نەک خەوتنێک کە ڕۆحی ئینسان بار کراوە قرس کراوە بە کۆمەڵێک بابەت بابەتی تەکنۆلۆژیا ئەوانە بەناچاریە جەستە ئەو لەو حاڵەتەی بەناچاری مثلەن دەنوێت نەک ڕۆحەکە با بڵێ دەگوژێتەوە بەناچاری دەگوژێتەوە لە مادی دەگوژێتەوە دەست خۆش بێ ڕاست دەکەی جا ناچێت ناو بابەتی هۆرمۆنات و شتیوا ڕاستی زۆربەی لایەنی بایۆلۆجیەکە ئێمە پسپۆرینی لەو بابەتە بەڵام پسپۆرانی بایۆلۆژی زۆر باز دەکەن دەڵێن مرۆڤ لە دوای نوێژی مەغریب یا لە دوای نوێژی ئیشا هۆرمۆنات دەست بە نوێکردنەوەی جەستە دەکاتن جا هۆرمۆنی نوێکردنەوەی چاو حتا فرمێسی چاویش لە دوای دوانزەی شەو و پێش دوازە شەو دەست بە نوێبوونەوە دەکاتن خوێن دەست بە نوێبوونەوە دەکات هەموو جەستەکانی مرۆڤ و ئۆرگانەکان چۆن بڵێ وەک کۆمپیوتەرێکە ڕفرێشەشی دەکەی دەست بە ڕفرێش بوون دەکاتن باباسی ڕێگەیە شاراوەکەی تری فێربوون بکەین کە لەوانەیە زۆرانێک لە ئێمە هەرجێمان لێ نەبوو من خۆم ڕاستی ئەوم ئەنجام داوە ئەویش دەتوانین بڵێم فێربوون لە ڕێگەی بەکارنانی دەستی چەپە یا دەستی ڕاستە ئێمە مرۆڤ زۆر بەمان ڕێژەی ئەوانەی کە بەدەستی ڕاستە دەنووسن زیاترن لەوانەی کە بەدەستی چەپە دەنووسن ئەوانەی کە بەدەستی ڕاستە دەنووسن فێربوون لەو ڕێگەیە لەلایەنی بازنەی سەروی معریفیەوە کە باسی دەکەین دەڵێ ئەگەر شتێک نەتوانی هەزمی بکەی و لە ئەزبەری بکەی و نەتوانی ئەوەری بگری بەدەست چەپە بینوسەوە واگە شتێک ئەوە بۆ کەسێک کە دەستی ڕاستی هەیە بەڵام کەسێک کە بەدەستی چەپە دەنووسێ ئەویش دەبێت بەدەستی ڕاستی بینوسێ هەتا بتوانێت ئەو شتە بچێتە ناو عەقڵ لەلایەنی پەروەردەییەوە لەلایەنی سایکۆلۆژیەوە چ تەفسیرێک دەدەی بەو بابەتە بەڵێ دەستخۆش پرسیارێکی زۆر گرنگە مامۆستا پەیوەند جۆن دێوی قسەیەکی هەیە کە فەیلسوفێکی بواری پەروەردە بووە لە ئەمریکا لە 1952 وەفاتی کردووە بەڵام کۆمەڵێک تیۆریای زۆر گرنگی لە بواری پەروەردە داهێناوە جۆن دێوی دەڵێ ئەلئینسان مەخلوق العادە مرۆڤ بوونەوەرێکی عادەتیە یعنی خوو بە شتەکانەوە دەگرێت ئەوەی کە جەنابەت دەڵێ بریتە لە تێکشکاندنی عادەت یا بۆ نمونە ئێمە زۆر زار لە بواری ڕاهێنان ماوەستا پەیوەند تەکنیکێکمان هەیە تەکنیکی ئاوەژووکردنەوەی شتەکان یا ئاوەژووکردنەوەی هاوکێشەکان پێچاوانەکردنەوەی سەراوژێرکردنەوەی هاوکێشەکان بڵێ یعنی زۆر زار بۆن لە جیاتی ئەوەی ئەو پرسیارە لە مامۆستایان دەکەم لە جیاتی ئەوەی بڵێم چۆن بە باشترین شێوە پۆلەکەت بەڕێوە دەبەی دەڵێم چی دەکەی بۆ ئەوەی پۆلەکەت ببێتە فەوزا تر بەشێک لە مامۆستایەکان تووشی شۆک دەبن ئەو شۆکە خۆی ئامادەکردنی ئینسانەکەی لە بۆی ینی بیر بکاتەوە لە بابەتێک ینی بیرکردنەوەیکی جیاواز نەک عادەتی باشە تایبەتمەندیەکانی مامۆستای شکست خواردوو چین یەکسەر مامۆستاکان دەڵێن مامۆستا شکست خواردوو ئەمە دەڵێن بەڵێ
يعني تەکنیکی بەردێکە دەخێن ئەو گۆمێکی گۆمێکی مەنگە دەیشلەقێنی تووشی شۆکەچی دەکەی طبعا پێدەگوترێت شۆکی معریفی زۆر شۆکی دیکەی پێدەگوتری المهم ئەتوو بە جۆرێک لە جۆرەکان ئەو ئینسانە ڕادەست لە چێنی لە بۆی پێی دەڵێ کە ئاگادار بە بابەتێکی نوێ لە گۆڕەدا هەیە ئەوەی جەنابەت کە دەڵێ بزەبت ئێمە خومان گرتووە بەوەی کە بەدەستی ڕاست بنووسین کە دەیکەینێ دەستی چەپ بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە تازە ئەو ئەزمونە دەکەن طبعا ئەزمموی نوێ مامۆستا پەیوەند ئەزمموی نوێ هەر خۆی شۆکە عادەتەن ئینسان کە تووشی ئەو شۆکە دەبی لە بزەبت لە سەرەتاکانیەوە لە سەرەتاکانی ئەو شۆکە یەکسەر ئەو بابەتە وەکو ئەزمونێک دەچێتە ناو یادگەی درێژخایانی long term memory یادگەی درێژخایانی جاوی جەنابەت دەڵێ بزەبت ینی بە توێژینەوەش ئەوە سەلمێنراوە و جەختی لەسەر کراوەتەوە کە ئینسان ئەگەر بتوانێت بە هەردوو دەست بنووسێ لەبەرەوەی زیاتر ینی زیاتر هەستەکانی ئینسان تێدا بەشدارە چونکە دەستی ئەندام بەشداری دەکات ئەندام بەشداری دەکەن کە هەستی بەرکەوتنە و هەستەکانی دیکەش تێدا بەشدارن ئێمە یاسایەکمان هەیە لە سایکۆلۆژیە دەڵێن لە ناو پرۆسەی فێربوون هەرچەندی زیاتر هەستەکانی قوتابی یا فێرخواست تێدا بەشدار بێت ئەوەندە ئەگەری یا تەمەنی مانەوەی ئەو زانیارە لە ناو یادگەی درێژخایانی ئەوە ترە وەکو دەری چانسی زیاتر چالاکتر دەبێت و دەمێنێتەوە درێژخایە ئیتر ئەوەش بزەبت زۆر توێژینەوە جەخ لەسەر ئەوەی دەکەن کە ئەگەر بێت و ئێمە لە جیاتی ئەوەی کەشتەکان بەدەستی ڕاست بنووسین بیکەینە دەستی چەپ چ ڕوودەدا طبعا کۆمەڵێک گۆڕانی کیمیایی لە ناو مێشتی ئینسان ڕوودەدا و تەنانەت مێشتی ئینسانیش طبعا مێشتی ئینسان ماوەستا پەیوەند ڕاستەکەی مێشتی ئینسان ئێمە ئاراستە دەکەیان ئێمەش دەتوانین مێشتی ئینسان ئاراستە بکەین هەردوو لای هەڕاستە بەشێک بۆ منە بابەتە بایۆلۆجیەکانی جسمی ئێمە ئەو مێشتی ئێمە ئاراستە ئێمە دەکا ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد بابەتی هۆرمۆن و ئەوانە هەندێک بابەتی دیکەش هەیە ئێمە دەتوانین مێشتی خۆمان ئاراستەکەین ئەوە یەکێکە لەو بابەتەی کە قوتابی فێری دەبێت کە چۆن بتوانی مێشتی خۆی ئاراستە بکە لە پێناو بەرژەوەندەکانی خۆی باشە کە زۆر گرنگە و پێویستی بە ڕاهێنان و بە هۆشیارکردنەوەی مامۆستایان هەیە کە بتوانن ئەو بابەتانە لە بۆ تەلەبەکانی خۆیان باز بکەن و زۆرێک لە جۆرەکان لەناو پۆل هەندێک ڕاهێنانی سادە و ساکار هەیە ئەنجامی بدەن بۆ ئەوی تەلەبەکان بتوانن ئەوانیش خۆیان ڕابهێنن لەسەر ئەزمموی نوێ لە فێرکردن دەسەکان خۆشوی مامۆستا هەبەر ئەوە شتێکی بەبیرهێنامەوە لەوانەیە پەیوەندی بەو بابەتە شەبێت زانایەکی ئەڵمانی هەیە بە ناوی هێرمان لە ساڵی 1950 تا 1900 جۆرێک لە جۆرەکانی توێژنەوەشی ئەنجامدا ناوی توێژنەوەکەی ناونە کێروی لە بیرچوونەوە کە لەوانەیە ئەوەش هەر پەیوەست بێت بەو بابەتە شۆکەی کە تازە باست کرد ئەو دەڵێتن هەوڵ دەشتەکان بخوێنە دوای هەوڵ دە دوسێ ڕۆژی بدێ وەک یاری ئاسن کە دەچی یاری ئاسن دەڵێ 2 ڕۆژ تەمرین بکە دوای 2 ڕۆژ لێگەڕێ 2 ڕۆژ ئیسراحەت بکە دوای دیسان وەرەوە تەمرین بکە مێرچی مرۆڤیش ئاینە وەک ماسوولەکانی مرۆڤ وایە پێویستی بە ئیسراحەت هەیە بۆیە دەڵێ 2 ڕۆژ شتەکان بخوێنە 2 ڕۆژیش بۆ شایەکی دێ با لە بیرت بچێ هەتا لە بیرت نەچێ ناچەسپێرە ناو یادگەی درێژخایەن هەمان دەتوانم بڵێم بابەتە لەگەڵ ئەو نووسین بەدەستی چەپە و وەروە وا بکەین کە ئێمە تووشی شۆک بین بۆ ئەوەی ئێمە تووشی جۆرێک لە جۆرەکانی ئەو کارە بین جاوە دەمباتە سەر پرسیاری ئەوەی کە ئایا ئێمە پێویستمان بە لە بیرچوونەوە و بە هەڵەکردن هەیە تا فێر بن یا هەڵەکردن قبول نییە لە پرۆسەی پەروەردەکردن دەستخۆشبی هەندێک باوەڕی باو هەیە لە ناو پرۆسەی پەروەردە بە تایبەتی لای مامۆستایانی بەڕێز یەکێک لەو باوەڕانە ئەوەیە کە هەڵا لەبەرەوەی هەڵا لە ناو کۆمەڵگەی کوردی چەمچی هەڵا کاتێک کە باسی هەڵا دەکرێت ئینسان تووشی لە ڕووی سایکۆلۆژیە تووشی جۆرێک لە موچڕک دەبێت بە نەرێنی سەیری بە نەرێنی سەری وشەکەش نەرێنی زۆر کە هەڵا لە ناو عەقلی تاچی کورد معنای ئەوەیە کە شتێکی خراپ لە ئارادایە باڵە باشە کێشەکە لەوەیە مامۆستا پەیوەند چەمچی هەڵا بەمانە گشتەکەی وەرگیراوە بەڵام بۆ نمونە هەڵا لە ناو پرۆسەی پەروەردە فێرکردن هەر زۆر زەڕورە کە هەبێت هەر زۆر زەڕورە هەڵە کە هەبێت ئادەی کە منداڵ وردە گەشە دەکە کاتێکە لە دایک دەبێتن و ئەوانە کە وردە گەشە دەکە ئەوەی کە
زانکانی بواری سایکۆلۆژیا ناوێن لەنایە تیۆری فێربوون و هەڵەکردن منداڵ ڕێگایەک ئەزمون دەکە لە ڕێگاکە هەڵە دەکە جارێکی کە ئەوە دووبارە ناکاتەوە ڕێگایکی دیکە ئەزمون دەکە ڕێگایکی دیکە ئەزمون دەکە لە ئەنجامی ئەزمونکردنی ئەو ڕێگایانەوە ڕێگای ڕاست فێر دەبێت کەواتە فێربوون لەسەر بنەمای هەڵەکردن بەشێک لە مامۆستایان کە من بۆ زۆر جار سەردانی قوتابخانەکان و ئەوانە دەکەم لە نزیکەوە کە تەلەبەیەک هەڵە دەکاتن یان یەکسەر تووشی ئەوە دەبی تووشی شڵەژان دەبی ئای ڕۆڵە جانەدی پێم نەگوتی ئەو شتەوانە ئەدی ئەولۆ دیسان هەڵەت کرد ینی مامۆستایەکە هەڵیان پێ قبول ڕوانگەیەکی نەرێنی هەیە بەرامبەر چەمچی هەڵا و پێی قبول ناکە پێی هەزم ناکرێت بەڵام مامۆستا پەیوەند بڕوا بکە لە بیرکردن لە بیرچوونەوە ینی بەشێکە لە سروشتی ئینسان و لە بیرکردن ئەگەر بەمانە سایکۆلۆژیەکەی تەماشاکەین بریتە لە یەکێک لە نیعمەتە هەرە گەورەکان کە خوای گەورە دایتە ئینسان بزەبەت ئەوەی ئاماژەت پێ کرد هەندێک جار کە ئینسان شتێک فێر دەبێ پاش چەند ڕۆژێک کە وردە هەندە شتی لەبیر دەچێتەوە یا ڕێژەیەکی دیاریکراوە و لەو شتێک کە فێری بووە لەبیری دەمێنێتەوە کە دووبارەی دەکاتەوە ئەو جارەی ئێمە دەڵێن ڕیئینفۆرسمنت ینی بەهێزی دەکە لەناو زاکیرەی یا بەمەنایکی دیکە لەناو یادگەی کورتخایان دەسێتەوە ناو یادگەی درێژخایان لەبەر هەندێک لەناو سایکۆلۆژیای پەروەردەیی لە یاساکانی فێربوونی باش یاسایەکمان هەیە دەڵێ repetition is mother of learning دووبارەکردنەوە بریتە لە دایکی پراکتیزەکردن یا دووبارەکردنەوە بریتە لە دایکی فێربوونەکان باش نییە یان عربیش کاتی خۆی قسەیەکیان هەبووە دەڵێ وەفی تەکراری ئەسرارون لە ئیعادە ئیفادە هەیە بزڵ یا لە تکرار و دووبارەکردنەوە ئەسرار هەیە طبعاً ئەسرارەکەیچێک لە ئەسرارەکان ڕەنگە ئەوە بێت کە ئەو زانیاریە دەبێتە سکیل دەبێتە کارامەیی لە کەسەکەەوە دەچێتە ناو یادگەی درێژخایانی و ئیتر هەرگیز لە بیری ناکە کەواتە دەرەنجامەکەی ئەوەیە کە لەو گفتوگۆی دەیگەینێ هەڵەکردن شکست نییە هەڵەکردن بریتە لە ئەزمونکردنی ڕێگایەک کە ئەو ڕێگایە پێمان دەڵێ ئەو ڕێگا ڕاستەکە نیە پێویستە ڕێگایەکی دیکە بدۆزینەوە بۆ ئەوی بگەینە حەقیقەت کەواتە هەڵەکردن بناغەیەکی زۆر سەرەکیە لە بۆ گەیشتن بە حەقیقەت دەست خۆشبی مامۆستا ڕابەر ئەو شەیە ئەو قسەی ئەخیری ئەو ڕستەیە کۆتا زۆر گرنگ و ڕاستی کاتە دەبێت مامۆستایان و قوتابیانیش بزانن دایک و باوکانیش بزانن کە پرۆسەی فێربوون دەتوانین دابەرسە دوو پارچەی بکەین پارچەکیان بریتە لە هەڵەکردن هەتا هەڵەنەکەی فێرنابی هەتا هەڵەنەکەی شتێکی نوێ فێرناوی کاتە هەڵەش دەبێت وا تەماشا بکرێ کە بناغەیەکە یا دەتوانم بڵێم ستونێکە پێویستە بۆ ئەوی پرۆسی فێربوون بەردەوام بێتن زۆر سپاسی ئامادەبوونت دەکەم مامۆستا ڕاهبەر بۆ زانیاریە بە چێژانەی کە بۆ ئێمە ڕوون کردەوە حەزم دەکرد باسی ئەو توێژینەوە نوێژ بکەین بەڵام ئەوە بۆ بەرنامەی تر جێدی هەڵین کە دەڵێ چۆن دەبێت ئەگەر هەموو قوتابخانەکان بێ نمرە بەڕێوە بچن ینی قوتابخانەیەک دروست بکەین تاقیکردنەوەی تێدا نەبێ و نمرەی تێدا نەبێ تەنیا قوتابی بچێتە قوتابخانە بۆ ئەوی فێر بێ بێگومان لەو کاتەی لەو توێژنێ باز دەکات دەڵێ زۆر سەرکەوتەوەی بەڵام کەڵچەری کۆمەگەکان ئامادەنی بۆی ئەو گۆڕانکاریە گەورە لە ڕیشە و سیستەمی خوێندن ئەنجامدا مامۆستا ڕاهبەر سوپاسی ئامادەبوونت دەکەم حەزم دەکرد دوا پەیامت بۆ مامۆستایان بۆ قوتابیانیش بنێری و ئەگەر دەکرێت بە کورتی زۆر سپاس پەیام لە بۆ خۆم و لە بۆ مامۆستایان چکە ئەمریش هەر خۆم پێ مامۆستایە و شانازی بە وشەی مامۆستایەتی دەکەم بەڕاستی و زۆریش پێ دڵخۆشم پەیامەکە ئەوەیە کە مامۆستایانی بەڕێز پرۆسەی پەروەردە و فێرکردن پرۆسەیەکی چێژبەخشە پرۆسەیەکی خۆشە بەڕاستی و ڕێگا و میتۆدی گەلێ زۆر هەن بۆی ئێمە بتوانین بەکاری بینین و تەلەبەکانمان پێ ئاشنا بن بۆیە تکام وایە کە مامۆستایان دەق نەگرن چەق نەبەستن لە تەنها بەکارهێنانی یەک میتۆد یەک شێواز و یەک ستایل لە فێرکردن بەڵکو دنیای پەروەردە و فێرکردن کە دنیایەکی یەکجار فراوانە بەسەر خۆیاندا تەنگ و تەسک نەکەنەوە و قوتابیان ئاشناکەن بەو دنیای فراوانە و پرۆسەی پەروەردە و فێرکردن 2000 بریتە لە پرۆسەی خۆناسین
بریتە لە پرۆسەی خواناسین و بریتە لە پرۆسەی وجود ناسین و گردون ناسین. بۆیە بەو ڕوانگەیەوە بچن ناو پرۆسەکە و چێژ لە پرۆسەکە بێنن بۆ ئەوی بتوانین کوردستان لەو قەیرانانەی کە ئێستا تێدایە وردە وردە دەرباسکەین و کوردستانیش بێتە یەکێک لە وڵاتە پێشکەوتوەکان و بێتە یەکێک لە هاوکێشە نێودەوڵاتی پێشکەوتوەکان. دووبارە سپاس مامۆستا ڕەهبەر بۆ ئامادەبوونت، زۆر سپاس. هیوادارم بەرنامەی ئەو جارەمان شوێنێکی با بڵێن پڕکرد بێتەوە لە ژیان و لە زانیاری و لە معریفەتی قوتابیان و مامۆستایان و دایک و باوکانی ئازیز تا بەرنمەیەکی دیکە و بابەتێکی دیکەی سەرنجڕاکێش بەخێر بەجێ بمێنن. زۆر سپاس.